لە شەمە کۆماری ئیسلامی ئیران 6 تا 7 موشکی هاویشتە بنکە و بارگەکانی دیموکراتەکان لە کۆیە وەرە دەرەنجام زیانێکی زۆری گیانی لێکەوتەوە. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە کاک عەبدوڵڵا حیجاب لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک عەبدوڵڵا خۆش هاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. گەلێک سپاس، خۆش بن. کاک عەبدوڵڵا دیارە زیندانیکردن و لە سێدەرەدان بۆ کورد کارێکی نوێ نییە، بەڵکو ئەو داستانە لە درژایی بەلایکەم 35 ساڵی ڕابردوودا دووبارە بوونەتەوە و شیانەی دووبارە بوونەوەیان هەیە. بەڵام هێرشێکی لەو ئاستە وەرە ناوچەیدا لە ناوەندی شارێکدا کە هاوڵاتیانی سیڤیل تێدا نیشتەجین کارێکی نوێیە. لێرەدا ئێوە ئەو جۆرە هێرشە چۆن هەڵدەسەنگێنن و تا چەند ڕژیمی ئیران چ لە یاسا مرۆڤیەکان و یاخود نیونەتەوەیەکان و سەروەری وڵاتێکی تر پێشیلی کردووە؟ من پێم وایە ئەو هێرشانە کە بە شێوەیەک هەو ئاهەنگ کرابوون، هەم ئێدامی چالاکوانانی سیاسی کورد و هەمیش هێرشی موشکی بوو سەر بنکەکانی هەردوو بەشی حەزبی دموکرات، ئەوانە هەواهەنگ کرابوون و تەنیا دەتوانین نیشانەی یەک شت بێ، ئەویش داماوی ڕژیمە لە چارەسەرکردنی قەیرانەکانیدا، داماوی ڕژیمە لە معاملەکردن لەگەڵ جیهانی دەرەوە و داماوی ڕژیمە لە بەرخوردکردن لەگەڵ داخوازەکانی سیاسی نەتەوەی کورد کە لە هەموو بارێکە ئێستا بەو شێوەیەکی فراوان لە هەموو بارێکدا لەسەر خەریکە دەخێتە ڕۆژەوە. ڕژیم کاتێک دەزانێت کە لە باری جیهانیەوە لەژێر زەختەیە، لەژێر گۆشاردایە، ناتوانێت چارەسەری ئەو قەیرانە ئابوووریە بکەیت کە ئێستا خەریکە گەروی دەکوشێ لە باری ناونەتەوەییەوە کەوتوتە چارچێوەیەکەوە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەریک دەکەوێت. لە بەرامبەر ئەودا دێ و دشکردەوە نیشان دەدا لە بەرامبەر بزوتنەوەیەکدا بزوتنەوەیەک سیاسیدا کە بەر لە هەموو شتێک داخوازی هەمیشە ئەوە بووە کە مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی سیاسی چارەسەر بکرێت و ئەگەر هێزی پێشمەرگە بە نیروی نظامیشەوە بەڵام بە چەکشەوە بچێتە ناو خەڵکەوە زیاتر بۆ ئەوەیە کە پشتیوان بێ بۆ ئەوەی کە بزوتنەوەی سیاسی بەهێزتر بکرێت، بۆ ئەوەی کە داخوازەکانی سیاسی بخەونەکانەوە بخۆیانەوە، کەوە بۆ ئەگەر ڕژیم بە چەک وەڵامی داخوازی سیاسی دەدا نیشانەی داماویە و هیچ ترسە. کاک عەبدوڵڵا وەکو باز دەکرێ و چاوەڕاو هەیە گوایە زۆری لە وڵاتانەوە بە تایبەت ئیران دەستگا زانیاری و سیخۆڕەکانیان لە هەرێمی کوردستان چالاکن. نەدەبوایە حزبی دیموکراتی کوردستان ئەو بارودۆخەی ڕەچاو بکرد بایە و بە وشیاریەوە کۆبەنەوەیەکی لەو ئاستەدا لە شوێنێکی وا دیار و ئاشکرا ئەنجام بدرێت؟ مەسەلەی ترۆر مەسەلەیەکە کە کۆنتڕۆلی زۆر زەحمەتە. جمهوری ئیسلامی بەر لەوەی کە بە موشەکیش بە ڕاکێتیش هێرش بکاتە سەر حەزبی دموکرات بە شێوەی دیکە زەربەی لە هێزەکانی کورد داوە، بە شێوەی ترۆر، بە شێوەی بۆمبگوزاری و بە هەموو شێوەیەکی دیکە تەنانەت ترۆری سیاسی لە دەرەوەی وڵاتانی بەڵێن ئەمنی ئوروپاش جمهوری ئیسلامی زەربەی خۆی بەشاندوو. کەوا بوو سنووری ترۆر تەنیا ئەخلاقی سیاسیە، تەنیا بەڵێن معادلاتی سیاسی و پێبەندبوون بە قەوانینی ناونەتەوەییە کە جمهوری ئیسلامی هیچێکی لەوانەی نییە. حەزبی دموکرات بە شێوەیەک دەیتوانی خۆی بپارێزە و مۆزوعێکی پەیوەندی بە دووبەشی حەزبی دموکرات کۆمەڵە و ڕێکخراوەکانی دیکەی سیاسی کوردستانەوە هەیە، چونکە ئەوانەی شار دەکەن بۆ خۆیان دەزانن بە شێوەیەک مەکانیزمی پاراستنی خۆشیان پێش بکەن. بۆ کەسێک کە بۆ خۆی لە شاردانە بێ زەحمەتە باسی مەکانیزمی پاراستنی شار بکە، یا ئەوەی کە پێشنیار بدە، یا ئەوەی کە بە شێوەیەک بێ و بەڵێن داخواست کە لە حەزبەکان بە شێوەیەک خۆیان بپارێزن. لانیکە من لەو بڵێن پۆزیشنەدانم یا لەو موقعیەتەدا نیم کە داخوازێکی وا لە حەزبەکان بکەم بێجگەلەوەی کە ئەسان هیوا دەخوازێت. بەڵام ئەوەی کە بەرچاوە ببوورە کاکجانەی ئەوەی کە لە بەرچاوە ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە هەموو مەکانیزمە کەڵک بەردەگرێت بۆ زەربەلێدان و دەسەڵاتی باشووری کوردستانیش لە پاراستنی سەربەری خۆیدا لاوازی نیشانداوە تا ئێستا. لە کاتێکدا خەڵکی بەسرا دژ بە کۆماری ئیسلام ڕاپەڕین و کۆنسەڵخانەکەیان ئاگردا، ڕژیم بە لە سێدارەدانی سێ لاوی کورد و موشک بارانکردنی بارگای دیموکراتەکان لە کۆیە تۆڵە خۆی کردەوە. خۆی چی بوو ئیران لە هەمان کادا ئەم کارانەی ئەنجامدا؟ وەک باسم کرد داماوی لە چارەسەرکردنی کێشەکان و ترس لەوەی کە قەیرانەکان تونتر بن و هێزێکی سیاسی، هێزێکی بەڵێن سەربازی ئامادە بتوانێت ڕژیم بە شێوەیەک بە مەترسی بخە، هەبوونی ڕژیم بە شێوەیەک بە مەترسی بخە کە نەتوانێت خۆی کۆنتڕۆل کە یا خۆی بپارێز. ئەوە ترسێکی ڕژیمە، بڵێن ترسی بووە کە هەمیشە ڕژیم لە بزوتنەوەی کوردستان بوویەتی. بەڵام من پێم وایە هەم موشکەکان کە بۆ
بنکەی هێزەکانی سیاسی هاوبێژران و هەم ئێدامی چالکوانانی سیاسی تەنانەت ئەو عملیاتە نظامیانەیە کە لەسەر سنوور لەولاش دەکرێن لە دژی هێزەکانی کورد هەمووی ئەوانە زیاتر بۆ تۆڵەستانەوە بۆ ترساندنی خەڵکە تا ئەوەی کە بەڵێن بیانەوە زەربەیەکی نظامی ئەوە بوەشێنن کە ئەمنیەتی خۆیان بپارێزن ئەوە بەو زەربانە ئەمنیەتی جمهوری ئیسلامی ناپارێزرێت بەو زەربانە بە پێچەوانەوە خاندانێک دروست دەبێت بۆ ئەوەی کە زیاتر ئەمنیەتی جمهوری ئیسلامی بە مەترسی بکەوێت بەڵام ئەوەی کە ڕژیم دەیکە ئەوەی کە خەڵک بترسێنێ بەڵێ من دەتوانم بە شێوەیەکی ئاوا تون وەڵامی داخوازەکانتان بدەم وەڵامی ئەو هێزە سیاسیانە بدەم کە پێشەنگن بۆ داخوازیەکانی سیاسی ئەوە یەلانی کەم خوازیاری مافە سیاسیەکانی ئەوان و ڕێخستنەکانی کۆمەڵگا بەڵام ڕێخستنی کۆمەڵگا بەستۆ دەگرن بۆ ئەوەی کە ڕێخستنەکان پێکەوە بۆ خۆیان بە شێوەیەکی جدی و بە شێوەیەکی سیستماتیک داخوازی بێنە ڕۆژەوە لەبەر ئەوەیە ڕژیم دەیەوێت تۆڵە بستێنە و چاوترسێن بکەن. کاک عەبدوڵڵا ئەو هێرشەی ئیران ئایا پەیامێک بوو بۆ پارت و ڕێکخراوە کوردیەکان یان بۆ ئەمریکا و هاوپەیمانانی لە ناوچەکەدا؟ من پێم وایە لەگەڵ ئەوەی کە زەربەیەکی قورس بەتایبەت حزبی دموکراتی کوردستان کەوت حزبی دموکراتی کوردستانی ئێرانی زەربەی وەکەوت بەڵام پێم وایە زیاتر ئەوە زەربە بوو لە سەربەری و لە کەرامەتی دەسەڵاتی باشووری کوردستان زەربەیەک بوو لە سەربەری هەرێمە کە چەندین ساڵە ئەدعای ئەوە دەکات کە لەباری ئەمنیەت و پاراستنی ئەمنیەتەوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا جەزیرەیەکی ئەمنە لە عینی حالیشدا هەڕەشەیەکە بۆ ئەمریکا هەڕەشەیەک بۆ هاوپەیمانانی ئەمریکا هەڕەشەیەکە بۆ هەموو ئەو لایەنانەی کە پێیان وایە کە جمهوری ئیسلامی دەبێت خۆی کۆکەتەوە جمهوری ئیسلامی دەبێت خۆی بگۆڕێ جمهوری ئیسلامی دەبێت داخوازی سیاسی خەڵکی ناوخۆی وڵات بەرچاو بگرێت و لە دەروی وڵاتیشدا لێگەڕێت کە هەر وڵاتێک گەلێک هەردەتەوەیەک بۆ خۆی چارەنووسی خۆی دیاری بکات من پێم وایە هەڕەشەیە بۆ ئەمریکا هەڕەشەیە بۆ ئیسرائیل هەڕەشەیە بۆ وڵاتانی عەرەبی ناوچە و بەڵام بەل هەمویان هەڕەشەیە بۆ باشووری کوردستان کە بەقەولی ڕۆژیم بۆ خۆی دەڵێت لە جمهوری ئیسلامی بێمنەت نەبێت چونکە جاری وایە ئەوان هەست دەکەن کە هێزەکانی کورد دەسەڵاتی کورد لە باشووری کوردستان هەندێک حرەکەت دەکات کە نیشان دەدا بە شێوەیەک لە جمهوری ئیسلامی بێمنەتن بەڵام جمهوری ئیسلامی دەیەوێت پێیان بسەلمێنێ یا بیان ترسێنێ بۆ ئەوەی کە بزانن ئەوان ناتوانن بە بێمنەتی لە کاک عەبدوڵڵا قاسم سلێمانی لە ئینستاگرامەکەیدا دەڵێت هێرشی هەفتەی شەهریوەر بۆ سەرکەمپی هێدا کاردانەوەیەک بوو لە بەرامبەر پێکدادانەکەی 29 مرداد لە مەریوان کە ئەو چالاکیە بە وتەی خۆیان خستبوویانە سەر پژاک لێرەدا ئەگەر وابی ئیران تۆڵەی کردارەکەی پژاکی لە دیموکراتەکان کردەوە و ئیران کە ئەو موشکانی هاویشت بوو بۆ کۆیە گرنگ بوو بۆی لە کێدەدا دیموکراتە کۆمەڵەیە یان پژاک و کۆدارە؟ یەک لە زافەکانی بزودنەوەی کوردی ئەوەیە کە بۆ خۆی جیاوازی دەخاتە بینی هێزەکانی خۆی بەڵام دوژمن جمهوری ئیسلامی جیاوازیەک ناخاتە بینی ئەو هێزانەوە من پێم وایە کە حزبی دموکرات هەردوو بەشەکەی کۆمەڵە بە هەرسێ بەشێوە خەبات هێزەکانی تر و پەژاک ئەوانە بەشێکن لە بزودنەوەی سیاسی کوردستان کە دەبێت پێکە هاوکاری بکەن بۆ جمهوری ئیسلامی هیچ گرنگ نییە کە زەربە لە کامیان دەدات بۆ جمهوری ئیسلامی گرنگ ئەوەیە کە زەربە لە بزودنەوەی کوردستان بە شێوەیەک بوەشێنێت کە خەڵک پێچاوترسێن بکرێن ئیدا و زەربەیە لە کێدە بۆیان گرنگ نییە و بۆشی گرنگ نییە کە هێزێک کە لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا ڕادوەستە و داخوازیەکانی نەتەوەی کورد مەطرح دەکات ئەو هێزەنەوەی حزبی دموکراتە پەژاکە یا هێزێکی دیکەیە کە ناوەکی تازەی دەبێت جمهوری ئیسلامی هەموو ئۆپۆزیسیۆن یا هەموو هێزانەی کە داخوازیەکانی سیاسی نەتەوەی کورد مەطرح دەکەن یەک چاو چاولێ دەکەن و ئۆپۆزیسیۆنیش من پێم وایە دەبێت بەو شێوەیە چاوەڕێی بکەن. کاک عەبدوڵڵا کردارێکی لەو جۆرە تا چەند بە قازانجی ڕژیمی ئیران و یاخود بە زیانی دەگەڕێتەوە ئایا ئیران چاوەڕی دەکرد کورد بە مانگرتن وەڵامی بداتەوە؟ ئەگەر کوشتن ڕێگای سەرکەوتن بۆیە لە بۆ ئەوانەی کە لە جمهوری ئیسلامی بەحشیتر و بڵێن یا بەقەت جمهوری ئیسلامی بەحشی و تندرۆ و مرۆڤ کوژن ئەوان سەرکەوتبووە هیتلر سەر نەکەوت بە زۆر کەسانی دیکەش کە لە مێژوودا بەقەت جمهوری ئیسلامی دڕندەبوون سەر نەکەوتن کەوا بوو کوشتن ناتوانێت پێش بە مەطرحکردنی داخوازیەکان بگرێت کوشتن ناتوانێت پێش بە بەرەو پێشچوونی بزودنەوەیەکی سیاسی بزودنەوەیەکی حەقخوازانە بگرێت جمهوری ئیسلامیش بێگومان ناتوانێت بە کوشتن ڕێگا بە گەشەکردنی بزودنەوەی کوردستان بگرێت کاک زۆر بە کوردی هەموو لایەک ڕێکخراو گازندەی هەیە لە ڕێکخراوە کوردیەکان بەهۆی ئەو پەرتەوازە و دابەشبوونە ئایا کاتیەوە هاتووە ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات بەبی هیچ مەرج و بەندێک بەلای کەم لەسەر ئەو خەڵانەی هاوبەشن پێکەوە دابنیشن و خەباتیان یەک بخەن زۆر بە کوردی زۆر درەنگش کەوتووە من پێم وایە ئەو حرەکەتەی کە لە ناوخۆی کرا ئەو ئەحسابە گشتیا و مانگرنەگشتەیەکی لە ڕۆژهەڵاتی کوردستان کرا باشترین محەکە بۆ ئەوەی کە هێزەکانی کورد بە سیاسەتی تا ئێستایاندا بشنەوە
و لەباری نەتەوەیی و لەسەر پلتفۆرمێکی هەڵبەش ساخ بن. عەبدوڵڵا حیجاب لێکۆڵەر و چاودێری کاروبار و ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆی بەش بەشانی کات.